بۆ چاوەکانی کاکە سامانی کاملی هەربژی تایبەت و خصوصی بۆ هۆنەرمەندی عزیز و خۆشەویست هاوکاری عزیزمان کاکە شەپۆن پێشەشی بێ بۆ چاوەکان برای عزیز و خۆشەویستمان کاکە سامان کاملی بۆ خۆی پەیجەکەی بۆ خۆشەویستانەی لای بە تایبەت جوانە هەر بوێنێ ئەوە لە بەرزیە مامۆسایەریش سڵاو بۆ پەنجەی زۆرین و مامۆساوریای گیان بژی
گیان مامۆستا ڕێبەر هەر بەڕاستی ئوستادی هەما شەڵڵا مامۆستا وریا هەر بە خۆتەکەوێ کوڕەکە بەهبە چای نازکێ نبووی بەگۆڵ دەی هێشتا تۆ خون چای نازکێ نبووی بەگۆڵ دەی بۆیە نەیزانی وەڵڵا ئاگای دۆست و دڵ دەی بۆیە نەیزانی بەخوا ئاگای دۆست و كيجي جواني دهاتية ضلي سوري نجاكابي دورو بشتي وماتي جيان دورو بشتي وماتي ما شاء الله ما مساوريا جاء ما مساوريا هذا أوصل تجوانا